زۆر پەشیمانم بۆ ڕۆژانە یادگاریەکانتم هەمووی وەلانە مەیکە بۆم باسی عەشق و دڵداری بێزارت کردوم لە ئەوینداری کۆتایی پێبێنە دەوازم لێ بێنە ئەموو شەکۆنانە بەگوێم دامەخێنە مەگری و مەپارێوە دڵم ناسووتێ بۆت بڕۆ بگرە دەستی کەسێکی وەکو خۆت دڵم برینداری تۆیە هەرچی ئەوینە درۆیە سوتانی دڵی بێ کەسی من هەمووی لە دەستی تۆیە دڵم برینداری تۆیە هەرچی ئەوینە درۆیە سوتانی دڵی بێ کەسی من هەمووی لە دەستی تۆیە دەزانم دڵداریت هەر بۆ دوو ڕۆژ بوو شرەی خۆشەویستیت واز و خامۆش بوو مەگەڕێوە بۆلام نام هەوێنانە حەیفی ئەو ڕۆژانەی کە بۆ تۆم دانا بڕۆ بێوەفا بووی لەگەڵ دڵی سادەم وەهات کردووە لێم کە تازە دڵ نادەم کاری هەموو ڕۆژت درۆ خەیانەت بوو پەیمان و دڵ شکاندن یاسای ژیانت بوو دڵم برینداری تۆیە هەرچی ئەوینە درۆیە سوتانی دڵی بێ کەسی من هەمووی لە دەستی تۆیە دڵم برینداری تۆیە هەرچی ئەوینە درۆیە سوتانی دڵی بێ کەسی من هەمووی لە دەستی تۆیە